بینەرانی بەڕێز سڵاو ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بێت. سێشەممە دوو دادپرسی سوێد کریستینا لیندهۆف کارلسۆن و مارتینە ڤێنسلۆ لە ڕاگەندراوێکدا تاوانیان خستە سەر حەمیدی نووری کە یاریدەدەر بۆ جێگری دادپرسی کۆماری ئیسلامی لە بەندیخانەدا بوو لە کوشتنی هەزاران بەندکراو لە کۆتایی ساڵەکانی شەڕی ئێران عێراقدا دەستیە بوو. ئەوان تاوانەکانی ناوبراو وەک پێشێلکارەکانی یاسای نێونەتەوەیی، تاوانی جددی و کوشتن ناودێر دەکەن. ڕاگەندراوی دوو پرسە دەڵێت چاوەڕوانی دەکرێت دادگای ناوبراو لە دەی ئەم مانگی هەشت واتە سێشەممەی دابێت هەتا ساڵی دابێت هەتا مانگی چواری ساڵی 2022 ڕەنگە درێژەی هەبێت. ئەم مژارە لەگەڵ دوو میوانی بەرنامە کاک ئەحمەد ئەسکەندەری شارەزای سیاسی و دکتۆر حسێن ئەحمەدی نیاز پارێزەر تاوتۆ دەکەین. ئەم بەرنامەیە لە ڕێگای سکایپەوە تۆمار دەکرێت و چوارشەممە 2 بەیانی بە کاتی واشنگتن و 5 ئێوارە بە کاتی هەریمی کوردستان لە ڕێگای ڕادیۆشەوە دەتوانن گوێبیسی بن. سپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم. کاک ئەحمەد مادام ئەم ڕووداوە ئەو مەسەلەیە لە سوێد ئێسەری هەڵداوە بە بەڕێستانەوە دەست پێ بکەم. بەگشتی تا ئێستا کاردانەوەی میدیاکان خەڵکی سوێد بەرامبەر بەو ڕاگەندراوەی ئەو دوو دادپرسەی سوێد تا ئێستا چییە؟ وێڕای سلااو بۆ ئێوەی بەڕێز و گوێگرانی بەڕێز. ئەوی ڕاستی بێ سەرەتا کە حەمیدی نووری هاتە سوێد و گرتیان هەر لە فڕۆکەخانە یەکسەر گرتیان، گومان زۆر بوو بۆ ئەوەی کە نەکرێ دادگاییەکی ئاشکرا و کراوە بۆی بگیرێت و بەڕێوە بچێ لەبەر سات و سەودای سیاسی نێوان دەوڵەتی سوێد و دەوڵەتانی ئوروپایی. بەڵام خۆشبەختانە وا دەرنەچوو و لە ڕۆژی یەکەمەوە هەوڵێکی زۆر درا کە بیرروڕای گشتی سوێد ئاگادار بکرێنە لەوە کە ئەمە کێ هاتووە و بۆچی گیراوە. هەموو مانگێک دووبارە دادگا دەست بە سەربوونەکەی نوێ دەکردەوە هەتا ئەوەیش کە خۆتان باستان کرد ئیتر دادگا بڕیاریدا ئەو ڕۆژەی کە بڕیار دەرچوو کە دادگایەکەی دەست پێ بکات دەی ئەم مانگە ئیتر ئەو ڕۆژە میدیای سوێد زۆر بە گەرم و گوڕی کەوتنە قسە و باز لەسەر ئەوە کە ئەم کەسە کێیە و ئەو کەسانەی چێن کە ئەویان تاوانبار کردووە. ژمارەیەک لە زیندانیانی سیاسی پێشووی ئێران لێرن لە سوێدن و دەنگی ناسراون، ئەمانە هاتنە سەر تەلڤیزیۆن و چەند کاناڵێک لە تەلڤیزیۆنەوە چوونە ماڵەکانیان و قسەیان لەگەڵ کردن. ئەوانیش هێندێک زانیاری و بیرەوەری خۆیان گێڕاوە لە ڕابردوو. لە ڕۆژنامەکانی هەروایان کرد، گفتوگۆیان لەگەڵا کرا و قسە و باسییان لەگەڵا کرا و تا ڕادەیەکی زۆر سەرنجی بیرروڕای گشتی سوێد ڕاکێشرا بۆ ئەوەی کە ئەمە کێیە و ئەم کارە بۆچی کراوە. ئەمە بە سوێدیەکەی جگەلەوە میدیای بیانیش کە لە سوێدن وەک میدیاکانی بە زمانی ئینگلیسی ئەوانەیش هەر لە دەرەوە کە هاتبوون بۆ ئێراوانیش قسەیان لێ کرد و چەند میدیایەکیش بە زمانی فارسی بە تایبەتی ئەوانیش بەرنامەی ڕاست و خۆیان دانا و هەم سەرنجی لەلایەکەوە سەرنجی خەڵکی سوێد ڕاکێشا و تەمان خەڵکی ئوروپا، هەم سەرنجی ئەو ئێرانیانەیش و ئەو کەسانەی کە فارسییان نەزانی و ڕنگ بوو بە تەواوی هێشتا ئاگاداری مەسەلەکە نەبن. بۆیە ڕۆژی ڕاگەیاندنی ئەم هەواڵە دەنگ و باسەکە بڵاوبوونەوەیکی زۆری بەخۆوە بینی. ئێوە لە هۆلەندین و لە هەش نیزەکن لەلایەنی یاساییەوە تۆ پێوە هەڵوێستی یا ڕاگەندراوی ئەو دوو دادپرسە تا ئێستا چ کاردانەوەی چێ بوو؟ ڕێز و حورمەتمەیە بۆ جەنابتان و بینەرانی خۆشەویست و میوانی شەریفتان. بزانن لە بواری مافی نێونەتەوەیی و ئەمە یەکەم جارە کە لە وڵاتێکی ئوروپایی سەبارەت بە جنایەتی عەلەیهی بەشەریەت بە ئەو ئیعدامکردن بە تایبەت ساڵ 1367 ئەوە پەروەندەیەک باس ئەبێن. ئەمە بەڕاستی دەرفەتێکی زۆر باشە بوو ئەوە کە لێکۆڵینەوەیەک سەبارەت بە ئیعدامگەل 67 و هەتا ئیعدامگەلێکە بەر لەوە لە ئێرانە سەبارەت بە گەلی کورد سوورەتی گرگە بە تۆر کامڵ ئەنجام بێت. بەڵام چەند خاڵ هەیە لەناو ئەم پەروەندەیە مێشێ مەدنەزەرمان بێت. فەقەت حەمید نووری نییە، بەڵکو ئاغای ئیبراهیم ڕەئیسیە، ئاغای نەیەریە، کەسانێکی ترن لەو پەروەندە
کە ئیعدامەکانیان ئەنجامداکە یەکێک لەمانە حەمید نووریە. ئێشە دادگای سوئدیش هەوڵ بدات کە سەبارەت بۆ ئەو کەسانە کە بەشدار بوونە لەو ئیعدامکە لەو جنایەتکەدا ئەو دەرفەتە باس کات کە لێکۆڵینەوەیەک سەبارەت بەوانیش شکل بکرێت. نکتەی بعدی ئەوەیە کە ئەو مەترسیە هەیە کە سوئد بەرامبەر بە ئەحمەد ڕەزا جەلالی شاروەندی ئێرانی سوئدی کە لە ئێران ئایسا تۆمەتبار بووە بە حکمی ئیعدامی لە چوارچێوەی کۆماری ڕژیمی ئێران دەرچووە بووی معاملەیەکی نەکات لە داهاتووە وەکو فشارێک بێت کە ئەم دوو وڵاتە پێکەوە معاملێک لەسەر ئەو بکەن. جیا لەو مەسئلە تا بە ئەمڕۆ پیرۆزیکە و دەستکۆتێکی زۆر باش بووە کە حەمید ڕەزا جەلالیان بازداشت کردووە لێکۆڵینەوەیەک سەبارەت بە ئیعدامکە ساڵ 67 خەریکە شەکڵەدرێت. ئەمە وەکو جەنایەتێکی جەنگی بە جەنایەتێکی زدی بەشەری خەریکە ئەناسنن. ئەمە هەنگاوکەلێک باشە لە چوارچێوەی مافی نێونەتەوەیی مافی مرۆڤ و هەروە بۆ ئەوە کە پشتیوانیک باشێک بۆ ئەو بنەماڵەکەلە کە عەزیزانی خۆیان لە ئێرانە لەدەستاوە ئەعدامیەکان بەڕاستی ئەمە دەستکەوتێکی زۆر باش ئەتانێت بێکە ئێمە هەنگاو هەڵبگرین بوو کەسانێکی ترکێ لەم چوارچێوە دژ بە گەلی کورد یا دژ بە ملەتی ئێران مرتەکەبی جنایەت بوونە ئێمە ئەتانین بۆ تەکتەک ئەوانە پەروەندە باز بێ. بەڕاستی ئێمە گەر لە نەزەرا بگرین بۆ هەر کەس لە ئێرانە جنایەت بێت سەبارەت بە کورد 100 بەرابەر 1000 بەرابەر بەوە ئەو جنایەتە شکلی کردووە. لذا ئێمەیشە بزانین چه کەسکەری وەکو حەمید نووری لە زیندانەکانی سنا مەهاباد وەرمێ لە شارە کوردنشینەکان جنایەتیان ئەلەی کوردەکان ئەنجام داوە. ئەو جنایەتی کە لە قارنا شکلی کردکە چه کەسکەری بگووە ئەگەر ئەوانیش پایان کەوێتە ئوروپا ئێمەش هەرێشە بتانین ئەو هەنگاوە بۆ ئەوان هەڵ بگرین کە لە هەر یەک لە دادگاگە لە ئوروپا بتانین سەبارەت بەو جنایەتە کە دژ بە گەلی کورد شکلی کردگە تانین ئەنجامی بدەین. کاک ئەحمەد بڕیاری یان ڕاگەیاندنی ئەم دوو دادپرسە ڕاستەخۆ پشتیوانی حکوومەتی سوێدی لەلایە یان خۆیان سەر بخوانە و کاریان کردو و ڕەنگە حکوومەت دوای پشتیوانیان لێ بکات. دەزانی لێرە لە وڵاتانی پێشکەوتوو کە تەبعاً سوێدی ژێکە لە وڵاتانەیە سیستەمی دادوەری سربەخۆیە و هەر کارێکە خۆی کا سربەخۆیی کا و هیچ حەقی بەسەرەوە نییە کە دەوڵەت پێی خۆشە یا پێی خۆش نییە. بۆیە لەم بابەتەوە ئەوە دادپرسەکان بوون کە دەستیان کرد بە لێکۆڵینەوە و تەبعاً ئامادەکاریەکی زۆر کرابوو بۆ ئەوە کە ئەم ئاغای حەمیدی نووریە بکێشنە دادگا. بەڵام جگە لەوە شتێکی تریش هەیە. دادگایەکێ بە ناوی دادگای تاوانی نێونەتەوەیی کە ئەم دادگای تاوانی نێونەتەویە پێڕە و پرۆگرامێکی هەیە. ساڵ 1998 لە ڕۆم لە ئیتالیا پێڕە و پرۆگرامەکان نوێ کراوە. لەم پەیڕە و پرۆگرامە کە نوێ کراوەتەوە لەوێ بەڕوونی نووسراوە کە تاوان چییە و ئەو تاوانەی کە پێی دەڵێن تاوان لە ئاستی نێونەتەوەییە چییە و مادام ئەوە کراوە ژمارەیەک لە تێکۆشەرانی مافی مرۆڤ هەر زۆر زوو لە ساڵانی ڕابردوودا ئەوڵیاندا کە ئەم کوشتاری زیندانیانی سیاسیە و پێناسە بکەن کە ئەمە ئەو دادگای تاوانی نێونەتەوەییە دەیگرێتەوە. سوێد ئەوەی ئیمزا کردووە، مادام ئیمزای کردووە دیارە بێ پابند بێ بە یاساکە. وەختێک کە حەمیدی نووری گەیشتە سوێد یەکێ لەو شتانە کە چالاکوانانی مافی مرۆڤ بەدەستیانەوە گرت ئەوە بوو کە دەوڵەتی سوێد دەبێ پابند بێ. هەروەکو کاک دکتۆر حسێنی ژاماژەی پێکرد لەبەرەوە حەمید ڕەزا جەلالی کە لێرە پسپۆڕێکە لێرە بوو ڕۆیشتووەتەوە لە ئێران حکمی ئەعدامی لەسەرە مەترسی زۆر بوو لەوەی کە ئەوە وەکو بارمتە لێ بکەن و دەوڵەتی سوێد گوشاری بێتە سەر و کارەکە جێبەجێ نەبێ. بەڵام خۆشبەختانە وای لێ نەهات. دەوڵەتی سوێد پابند بوو بەو بڕیارەی هەر بۆیە ڕۆژی 22 مانگی 12 ساڵی ڕابردوو بڕیاریاندا وتیان بەڵێ دادگاکە دەتوانێت بچێتە پێشەوە کارەکەی خۆی بکە و ئەوە بوو کە ئیتر دەستی دادپرسەکان کراوە بوو بۆ ئەوەی کە
ئەم کەسە بچێشنە ژێر تاوانەکەەوە. ئەو کەسانەیش کە لێرە لە سوێد بەرپرسی ئەم دۆسیەی حەمیدی نورین چوون سەفەریان کرد بۆ وڵاتانی ئوروپایی لەگەڵ چەند وڵات کە لەوێ لەم نەوعەکارانە کراوە و تاوانباری دەرەوە لە وڵاتی ئەوانیش محکەمە کراوە چوون لەگەڵەوانە چاوپێکەوتنیان کرد و هەموو زانیاریەکانیان کۆ کردەوە و بەو ئاکامە گەیشتن کە بەڵێ ئەمە جێی خۆیەتی کە لە سوێد ئەم دادگا کە لە ڕاستیدا دادگایەکی نێونەتەوەیە بەڵام لە سوێد بەڕێوەچێ لێرەوە کارەکانی دەست پێ بکە. تەبعەن وەکو عەرزم کردن چونکو دەوڵەتی سوێد یەکەم وەکو سیستمێکی سربەخۆ چاو لە دەستگای دادەکا لە سوێد، دووهەم پابەندی ئەو بڕیارنامانەیە کە ئیمزایان کردووە بە تایبەت ئەو پرۆگرامی دادگای تاوانی نێونەتەوەیە بەو پێەیە کارەکان شوێتە پێشەوە. کاکسن مادام وەشی ڕاگەندنەکە باسی دەکات زیاتر لە ئەڵێن هەفتێکی ماوە بۆی کە و دادگا دەست پێ بکە داخوا بەڵگەی پێویست هەیە بۆی کە حەمیدی نوری بە تاوانبار بناسرێت؟ دادستانی سوید لێکۆڵینەوەی باشی لە سەبارەت بەوە ئەنجام داوەکە تۆهمەتگەرێکی سەبارەت بە حەمید نوریە هەمووی جەم کردووە، هەمووی جەم. ئیستا لە یوتیوب بەشێک 37 دقیقەی لە لێکۆڵینەوەکەی حەمید نوری هاتووەسە دەرەوە. ئەگەر ئێمە سێری ئەوە بکەین دیارە حەمید نوری خۆ بەڕەوشێکی خودی کۆماری ئیسلامی هۆڵ ئەدات کە دادگا گومڕاه کات، دادستانی گومڕاکە، بەڵام خۆشبەختانە دادستانی سوید بەڵگە و داکیومنتی باشی لەگەڵیا کە ئەو تومەتانە هەمووی متوەجهی حەمیدی نوریە و حەمیدی نوری بەشدارە لەو جنایەتەکە لە زندانی گەوهەردەشتی کەرەجا یا لە ئەشکەنجەکان و ئێعدامەکانی ساڵی 67 شکلی کردگان. ئێمە ئەیشێ بزانین ئێمە وەکو کورد ئەتانین چە دەستکەوتێکمان بێت لەم مەحکەمە. ئەگەر ئێمە سیرکەین بە دادگای کە سەبارەت بە کوردەکان بووە، خۆ ئێمە دوودانە دادگامان بوو، دانێکی لە ئۆتریش بوو سەبارەت بە تەروری دکتۆر قاسملۆ و دانێکی دادگای بەرلین بوو. لە دادگای بەرلینە سەبارەت بە میکۆنۆس ئێمە دەستکەوتێکی زۆر باشمان بوو، بەڕاستی باش بوو، بەڵام بەداخەوە لە دادگای ئۆتریشە لە دادگای ڤین سەبارەت بە تەروریشەی دکتۆر قاسملۆ بەداخەوە مەشموڵی معامڵەی نێوان دەوڵەتی ئۆتریش و ئێران بوو و ئەو دادگایە نەیتانی حقیقت بەدەست بێنێت و بەداخەوە تا بە ئەمڕۆ ئێمە گەری کورد تەقازامان هەیە کە لە دەوڵەتی ئۆتریشیا دەوڵەتانی ئوروپایی سەبارەت بە تەروری دکتۆر قاسملۆ لێکۆڵینەوەیەکی مستەقل ئەنجام بن، بەس بەداخەوەدا بە ئێمڕۆ ئەو کارە ئەنجام نەبووە. ئیسە دادگایی حەمیدی نوری ئەتانی دەستکەوتێکی باش بێت کە ئێمە لەم ئازمونە کەڵک وەربگرین کە بتانین سەبارەت بە دۆسی تەروری دکتۆر قاسملۆ یا شتانێکی تر کە لە کوردستانە ئەنجام بۆ یا تەرۆرانێکی کە لە ئوروپا سەبارەت بە ڕەهبەرانی کورد شکلی گرگە بتەن لەوانە کەڵک وەربگرین و ئەنجامی بدەین. ڕەویە قەزایی ئەتحادیە ئوروپا سەبارەت بە ئەمە بە هەر لێکۆڵینەوەی کە دادگای سوئید سەبارەت بە حەمیدی نوری ئەنجامی داوە، هەر ئەو کە ڕەوەندی ڕەسیدگیە کە لە سوئیدا خەریکە ئەنجام ئەبێت، ئەمە دەستکەوتێکی زۆر زۆر باش ئەتانی بێ کە ئێمە بتانین سەبارەت بە مابەقیە قۆزاتی ئێرانی کە دەستیان بە خوێنی خەڵکە هەیە بۆ ئەو ئێعدامگەلە. ئەگەر ئێمە باز من تاکی دەکەم هەزاران جوانی کورد بێگوناح لە ئێرانە ئێعدام بوونە، ئەشکەنجە بوونە. خۆب تەکتەکە ئەوانە تۆسەدەم کەسکەری وەکو حەمید نوریە لە حەمید نوریگەل زۆرن. ئێمە ئیشە بتانین کە ئەو حەمید نوریگەلە لە ئوروپا شناسایی کەین یا ئینکە ئەگەر هاتن بە سەمتی ئوروپا بتانین بیان ناسین بەرەساسی ئەم ڕەوەندی ڕەسیدگی کە لە دادگای سوئید نسبەت بە ئەوان ئەنجام ئەبێ ئەگەر بەیانی دانیک وەکو حەمیدی نوری لە هۆلەندا یا لە بریتانیا یا لە ئەمریکا یا لە کانەدا پیامان کرد بتانین بە ئستنادی ئەم ڕەوەندە ڕەسیدگی ئەویش بتانین بازداشتکەین بە سەبارەت بە محاکمەی ئەو ئەقدام کەین. ئەمە ئەتانی دەستکەوتێکی باش بێت لە ڕەوەندی ڕەسیدگی بە عنوانی یەک ڕەویە قەزایی وەکو یاسایك
سەیری بکەین کە بتانین بۆ داهاتوو چە هەڵویست یا دەستکەوتێکی بۆ خۆمان کە لەوە کەڵک وەربگرین. کاک ئەحمەد خۆش داگاداری پێش ڕاگەندنی ئەو دوو دادپرسە چەندین بەماوەیەکی زۆر چەندین کۆبوونەوەی دادگا لەوێ بەڕۆچ بۆ حەمیدی نووری وەچی باز دەکرێت شاهیدێکی یا کەسانێکن کە گەواهی بدەن تۆ پێ دوای بەڵگەی کێویز ئێستا لە سوێد بنێو باڵێن ئۆپۆزیسیۆن دەنێو بنەماڵێ و کەسانی کە ئەندامانی بنەماڵیان کوژراوە بەڵگەی پێویست هەیە بۆ دادگایە؟ دەزانی مەسەلەکە ئەوەیە کە ئەم تاوانانە کە ئەم حەمیدی نووریە پێی تاوانبار کراوە بە پێچەوانی ئەو شتانە کە بە دروستی کاک حوسێن باسی کرد تایبەتی تەرۆری دکتۆر قاسملو و تەرۆری دکتۆر شەرەفکەندی ئەوانە تاوانەکە لەسەر خاکی ئوروپا ڕوویدا بوو و لێرە ڕوویدا بوو شوێنی تاوانەکە دیار بوو و تەرمەکانیش لێرە بوون و معلوم بوو یعنی چوارچێوەکەی معلوم بوو لێرەدا مشکلێکە دادگای سوێد هەیەی ئەوەیە کە دەستڕەسی نییە نە بە تەرمی ئەو کەسانەی کە ئیعدام کراون و جانیان لە دەستداوە نە ئەتوانێ بچێتە سەر ئەو شوێنەی کە تاوانەکە کراوە ئەوەی کە دەوڵەتی ئێران کردوویەتی لە ئەو شوێنانەی کە بەدزیەوە تەرمی ئەو کەسانە گیانبەخت کردوانیان کە هەڵبەسە ژمارەیەکیان کورد بوون ئەوانە نێژراون کە هەوڵێکی زۆری داوە بە تەواوی لە بینی ببا بۆ ئەوەیە ڕێک وەکو چۆن ئەنفالەکان لە باشووری کوردستان سەدام حوسێن هەوڵێکی زۆری دا کە بیشارێتەوە بۆەوە قەدەر نەکەوێت کاڵبەتە خۆشبەختانە بە هیمەتی کەسانێکی زۆر دەرکەوت شتەکان دەرکەوتون مشکلێکی دادگای سوێد ئەوە بێ کە چۆن بیدۆزێتەوە بەڵام یەک مشکلی تری نییە ئەویش ئەوەیە شاید زۆرن کەسانێکی زۆر هەن کە دەتوانن شایدی بدەن لێرە و ژمارەیەکی زۆریان لە سوێدن ژمارەیەکی زۆری تریان لە وڵاتانی دەرەوەی ئوروپان هەر ئێستا ئەمانە زانیاریان بۆ کراوە زانیاری کۆکراوەتەوە ئامادەکاری کراوە و کارێکی واکەن کە بتوانن ئەمانە بێن بەشداری بکەن و قسە بکەن بەشێک لە بۆ نمونایەکێ لە ئەو کەسانەی کە تاوانەکە بەرامبەری کراوە و لەو دادگا بەشدار بووە کە حەمیدی نووری هاوڕێکانی ئەوی ئەعدام کردووە لیان پرسی وتیان باشە تۆ چاوت بەسراو بوو وتی بەڵێ بەسراو بۆ چاوی من بە چاو بەسراوی منیان بردووە وتی ئەگەر چاوت بەسراوە چۆن نەتوانی بڵێ ئەمە ئەوەیە مشکلێک کاک سەلا ئێستا ئەوەیە کە دادگای یەکەم ئەبێ سابتی کە حەمیدی نووری ئەو ئاغای عەباسیەیە لە دادگا ناوی عەباسی بووە ئەبێ ئیسباتی بکە حەمیدی نووری عەباسیە بۆ ئەو ئیسباتی بکە دەبێ شاهد بوێ ئەو شاهدانە دەبێ بڵێن بەڵێ من ئەزانم ئەمە ئەو عەباسیە بووە زۆربەی ئەوانەی کە شاهدن بە چاوی بەسراوە براونەتە دادگا یەکێکیان بە شێوەیەکی زۆر جوان و زۆر بەڕاستی مرۆڤانە تەوسیفی کرد وتی وەکو چۆن نابینایەک خزم و کەس و دۆست و ئاشنای خۆی ئەناسێتەوە بە دەنگەکە هۆویەتێکەدا بە ئینسانەکان ئێمەیش کەلی زیندانا بووین بەرامبەر بە شکەنجەگەرەکان و جەلادەکانمان لەبەر ئەوە زۆر ئەوان ڕۆڵێکی گرنگیان بووە لە ژیانی ئێمە لە مان و نەمانی ئێمە بۆیە ئێمە زۆر باشێ ناسینەوە کوتی من هیچ گومانێکم نییە لەوە کە دەنگی ئەم کابرا کە ئێستا لێرێ و حەمیدی نووریە هەر هەمان دەنگە کە من لە عەباسیم بیستووە لە زیندانە تەنانەت لێشیان پرسی وتی باشە ئاخرەوە 30 ساڵ تێپەڕ بووە بەسەر محکەمەکەی تۆ ئەو وەختە یعنی ئێستا متمانەکردن بەو بیرەوەریەی ئەو ساڵانە تا چەند نەتۆ ئەتوانی ئەو متمانەیە بکەی وتی متمانەیەکی تەواوم هەیە لەبەرەوە هێندێ ڕووداو هەیە لە ژیانی ئینسانە کە بە تەواوەتی جیاوازە لەگەر ڕووداوێکی ئاسایی یا دیدارێکی ئاسایی کە تۆ لە ژیانی ڕۆژانە تایبینی مەبەستم ئەوەیە کە بارودۆخەکە زۆر ئاڵۆزە زیرەکیەکی ئەجگار زۆری ئەوێ کە دادپرسەکان و سەرۆکی دادگا و ئەوانە بتوانن بەڵگەکان بەلای یەکەوە دابنێن بەڵام لەلایەکی تریشەوە لەبەرەوە ژمارەی شایدەکان و ژمارەی قوربانیانێک کە خۆشبەختانە زین و ماونەتەوە لێرن هەم خۆیان هەم کەسوکاری دێک لەوانەیە کە گیانیان بەخت کردووە ئەوەندە زۆرە کە توانیوێتی دەوڵەتی سوێدیش ڕازی بکە
و دادگای نێونەتەوەیش ڕازی بکە کە ئەمە وەکو دادگایەکی نێونەتەوەی چاو لێ بکەن و بەڵگەکانی ئومێدەوارین بگا بەوە کە محکوم بکرێت. کاکسێن ئەگەر هاتوو حەمید نووری بە تاوانبار ناسرا لەم بارەیەوە حکوومەتی سوێد دەتوانێت چی بکات؟ بزانە ئەو ڕاییە کە بۆ حەمید نووری سادر ئەبێت سەنەدێکی زۆر ئەرزشمند و گرینگە بوو محکومیەتی کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە جنایەت عەلەیه بەشەریەت بارە حقوقی زۆر ئەرزشمەندێکی هەیە یانە ڕایی کە سادر ئەبێ خۆ سوێد ئیعدامی نییە حکمی حەبسە 20 ساڵێک فوقی 20 ساڵ زیندان سەبارەت بە حەمیدی نووری سادر کات بەڵام استدلال ئەرگیومنتێکی دادگاهەتی استدلالێکی دادگاهەتی بەخاتر ئەوە اعتبار بەخشیە بینالمللی یا نێونەتەوەیی بە کوشتاری 67 و جنایەتگەلێک کە کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە ئیعدامگەل ساڵ 67 و ئەو جنایەتگەلێک کە ئەنجامی داگا ئەمە ئەسەر بەخشیە یعنی ئاسارە حقوقیە ئەو جنایەتە سەبارەت بە کارێک ڕژیمی ئێران ئەنجامی داوە زۆر بۆ ئێمە گرینگە ئەوە دەستکەوتێکی زۆر گرینگە بۆ ئێمە ئەو ڕاییە استدلالێک لەناو ئەو ڕاییە هەسی ئەتانێت زۆر مؤثر بێت بە سەبارەت بەوە ئەتانێت ئاسارێکی زۆر باشی بێ بە لە داهاتوە ئەتانێت کەڵکی لێ وەربگرین ئەمە باعثێ شناساییە بینالمللیە کوشتاری 67 ئەبێت بە بارە حقوقی ئەوە دژ بە کۆماری ئیسلامی ئێران ئەوە ئەتانێت زۆر دەستکەوتێکی زۆر باش بێت وەکو سەنەدێکی حقوقی بینالمللی. کاک ئەحمەد مەسەلەی یەکێتی ئەوروپاش دێتە گۆڕێ لەم پرۆسەیەدا لەم ڕەوتەدا یانە گەر هاتوو بە تاوانبار حەمیدی نووری یەکێتی ئەوروپاش دەتوانێت لەم بارەیەوە چ هەڵوێستی چێ بێت؟ یەکێتی ئەوروپا تاوانبارە خۆی بەوەی کە و ئەمریکاش تەبعاً تاوانبارن بەوەی کە لەسەر مافی مرۆڤ زۆر نەهاتنەتە جواب لە بیرمان نەچێ هەر مەسەلەی تەرۆری دکتۆر قاسملووس قەزا نمونەیەکی بەرجەستەیە لەبەر ئەوە کە مەسلحەتی سیاسەتی بینالمللی وای کرد کە کەسانێک کە بکوژی دکتۆر قاسملوو بوون و بەدەستی خوێناوی و بە چەک و بە مۆتۆرسیکلێتەکەیشیان گیرا بوو لەسەر تەختی نەخۆشخانەی لە شاری ڤێننا هەڵیان گرتن و سواری فڕۆکان کردن و نردیانەوە بۆ ئێران ئەوان ئەو کاریان کردووە لە وڵاتانی ئەوروپایی زۆر جار چاوپۆشیان کردووە لە تاوانەکانی وەختی خۆی لە تاوانی سەدام حوسێن چاپۆشیان کرد وەختی خۆی ئەو من لە جێگای تری ژوتومە دوای بۆمبارانی شیمیایی هەڵەبجە جۆرج شولتز کە وەزیری دەرەوەی ئەمریکا بوو پرسیاریان لێ کرد وتیان تۆ سڕات چییە بەرامبەر بە بۆمبارانی شیمیایی هەڵەبجە وتی وڵای هێشتا زۆر لێمان معلوم نییە ئایا ئێران کردوێتی یا عێراق کردوێتی مەبەستم ئەوەیە کە مەسلحەتی سیاسی ئەو وەختەی ئەمریکا ئەوە بوو کە ئێران تاوانبار بکرێ و بە عێراق هیچ نەڵێن جا یەکێتی ئەوروپا لە وەڵامی پرسیارەکەی جەنابەت یەکێتی ئەوروپا ئێستا دەرفەتێک هەڵکەوتووە بۆ ئەوە کە بڕێک لەو شتانەی ڕابردووشیان بەڕاستی پشۆنەوە بەڵام دەمەوێت منیش پێداگری لەسەرەوە بکەم مادام حەمیدی نووری بەڕەسمی دادگایی بکرێ و نزیکەی وەکو خۆشتان لە پێناسەی پرۆگرامەکەدا وگوتان هەتا مانگی ئەپریلی ساڵی داهاتوو درێژەی ئەبێ و دەنگدانەوەی زۆری ئەبێ ئەگەر ئەمە محکومیەتێکی بکرێ هەر چەند ساڵیش بێت تەنانەت کەمتر لەوەیش بێت کەمتر لە 20 ساڵیش بێت وە کاک حوسێن ئاماژەی پێدا چونکو لێرەش حەبسی ئەبەد هەیە یعنی زیندانی هەتاهەتایی هەیە تەنانەت ئەوەش بێت ئەمە ئەبێ بە نمونەیەک بۆ وڵاتانی تری ئوروپاش کە هەروە دەست بەسەر خەڵک دەست بەسەر نەکەن ئەو تاوانبارە ئێرانیانەی کە لە وڵاتانی تریش هەر ئێستا هەن ویا بەداخەوە لەوانەیە لە داهاتووشە ببێ ئەوانە بەسەریان نەچن و نەتوانن مەسلحەتی ئابووری و بەرژەوەندی ئابووری ئوروپا بکەن بە ئەولەویەتی پێ بدەن و مافی مرۆڤی گەلانی وەکو گەلی کورد و گەلانی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن بە قوربانی ئەوە بۆیە من ڕاستیەکەی خۆشببینم و گەشتبینم بەوەی کە دەوڵەتی سوێد هێشتی ئەمە بێتە پێشەوە و ئەمە بێ بە نمونەیەک و هیوادارم یەکێتی ئوروپاش هەر بەردەوام پشتگیری لەو دنەوە دادگاییانە بکات. کاکشتن بابێمە لای بەڕستان گویا برایمی ڕئیسیش لە بڕیاردانی کۆشتاری 1970 زانی لە بەندیخانەکاندا بەشداری بوو خۆتان دەزانن کە
فایلێکی دەنجی لەلایەن متزریەوە بڵاو بووە. پرسیارەکەی منەوەی ئایا هیچ دادگایەک لە ئەوروپادا دەتوانێت ناڕاستەوخۆ برایمی ڕئیسی دادگای بکە وەچیەوەی ئێستا ئەو دوو دادپرسی سوێدە بەرامبەر بە حەمیدی نووری دەکەن؟ لە حاڵ حازرە ئەفە بینالملل ئەمنستی ئینتەرناشناڵ بە چەند ڕێکخراوی مافی مرۆڤ هەوڵیان داوە کە ئەبراهیم ڕئیسی وەکو کەسێک کە بەشدار بووە لە ئەو جنایەتی بینالمللی دژ بە گەلی ئێرانە و ئێدامگەل ساڵ 67 بۆەوە کە محاکمەی کەن و دادگایی لەسەری ئەنجام بێ. حتا بەشێک لە سناتۆرەکان لە ئەمریکا هەوڵیان داوە کە ئیجازە نەدەن ئیزن نەدەن کە ئیبراهیمی ڕئیسی واردی ئەمریکا بێ. ئەوە کە ئیبراهیم ڕئیسی بەشدارە لەو جنایەتە وە شەکێک لەوە وجودی نییە. بەس ئایا دادگایەک لە ئوروپا ئەتانی سەبارەت بەوە ئەو محاکمە ئەنجام بات؟ ئیسا ئێمەیشە هەوڵ بدەین کە بزانین دادگای حەمیدی نووری چۆن ئەبێت، جیالەوە خۆدی چۆن ئەم دادگایە ئەتانی ڕۆڵێکی زۆر باش پێ خەلەئێکە لە دیوانی بینالمللی کەیفەری لاهە وجودی هەست، ئەوەیە کە دیوانی بینالمللی کەیفەری لاهە ICC سەبارەت بە جنایەتگە لە 1998 بەرەو ئەملا ئەبێت نەبەر لە ئەوە، یعنی هەڵناگەڕدو بە پێشەوە کە بزانی چه جنایەتی بووە. بەڵام ئەم ڕەویە قەزایی حەمیدی نووریە یەکەم جارە کە هەڵەگەڕدو بە ساڵی 67 بە سەبارەت بەوە ئەنجام ئەبێت بە ئەو لێکۆڵینەوە ئەو ڕەوەندە قەزایی ئەتانی زۆر یارمەتی بدات کە ئەو خەلاءە بەرتەرەف بێت. ئەگەر ئەمە ئەنجام بێت ئەتانێ هەنگاوێک بێت بۆەوە کە ئیبراهیم ڕئیسی سەبارەت بە محاکمی ئەنجام بێت. بەڵام لە حاڵ حازرا ئیبراهیم ڕئیسی وەکو سەرۆکۆماری ئێرانە لە یەک نوع سیانەتی دیپلۆماتیک یا حمایەتی دیپلۆماتیک بەرخوردارە بۆ کە محاکمەی بن، چکە سەختە پێم وایە نییە ئەو کارە ئەنجام بێ. بەڵام ئەو دادگایی حەمیدی نووری ئەتانێت زۆر هەنگاو هەڵ بگرێ بۆ ئەوە کە ئەساساً ئیجازە نەدەن کە ئیبراهیم ڕئیسی واردی ئوروپا بێت یا ئینکە واردی ئەمریکا بێت یا ئینکە سەبارەت بە ئەو بتانێن محاکمەیەک شکل بگرێت بە شتانی کە ڕۆن نییە یا ڕۆن بکرێت کە سەبارەت بە ئیبراهیم ڕئیسی ئەنجام لەوێت دادگای لاها بە تایبەتی دەتوانێت لەم ڕەوتەدا چ کارێک بکات؟ دەزانی من پێم خۆشە ئەم بەشەی ڕئیسی ڕاستەکەی باس بکەم، چونکو زۆر مهمە. مەسەلەی ڕئیسی پێش ئەوەی بێ بە سەرۆکۆماری ئێران، ئەویش ئەگەر پای بکەوتایەتە وڵاتێکی ئوروپا و ئەم ئامادەکاری بۆ بکریایە دەیانتوانی بیگرن وەکو حەمیدی نووری. ئێستا کە بووە بە سەرۆکۆمار تەنها جارێکە ئیمکانی هەیە شتێ بەرامبەری بکرێ ئەوەیە کە لە نەتەوە یەکگرتوەکان هەموو ساڵێکە کۆبوونەوە هەیە و سەرۆکۆماری ئێرانیش ئەچێ بۆ ئەوێ لەوێ نەیاڵن. بەڵام لەوێ دەوڵەتی ئەمریکا دەستەبەر بووە لەبەر ئەوە شوێنی نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرکە نابێ ویزان نەدا بە کەسانێ بەو بیانوەوە کە ئەمانە مافی مرۆڤیان پێشێل کردووە. بۆیە لەوانەیە سەرڕای هەموو ناڕەزایەتی دەربڕینێ کە لە ناو خودی ئەمریکا بکرێ و من چاوەڕوانی یەکەم خۆپیشاندانی زۆر زۆر گەورە لە ئەمریکا بەڕێوە بچێ ئەو ڕۆژەی کە ڕئیسی بچێ بۆ نیویۆرک. بەڵام بە مەحکومبوون یەرۆک و کاکسێنیش ئاماژەی پێکرد بە مەحکومبوونی حەمیدی نووری لە سوێد دەرگا ئەکرێتەوە، چونکو ئەو پلێ باڵاتر بووە، ڕئیسی پلێ باڵاتر بووە لە حەمیدی نووری و دادگا کە ناوی ئەویش دێتە پێشەوە و ئەمە ئەبێ بە پێشینەیەک دژ بە ڕئیسیش. سپاس یاردوو میوان دەکەم کاک ئەحمەدی ئەسکەندەری و دکتۆر حوسێن ئەحمەدی نیاز بۆ بەشداریدان لە پرۆگرامی ڕوانگە. بینەران گەڕێز تا بەرنامەی دابێتی ڕوانگە بابەتێکی نوێتر هەر بمێنن بە سڵامەت.